مامۆستا بەخێر بێ زۆر سپاس سەلامت بیاخوا زۆر سپاس یاخوا بەخێر بێ بۆ فامیلی مۆڵ سپاسی جەنابەت دەکەم سەلامت بیاخوا مامۆستا کەشوهەواکەی فامیلی مۆڵ چۆن نەبینیتەوە وەڵا کەشەواکەی زۆر خۆشە بەبوونی ئەو ئیڤێنتەش بەڕاستی جۆڵێکی جوان هەیە خەڵکەکی زۆر ئێستا ڕوو لە فامیلی مۆڵ دەکە و کەرنەڤاڵی کەناڵی دیمەنیش ڕۆڵەکی گرنگی هەیە بۆ زیاتر ئەو ئیڤێنتانە با بڵێن ئەو چالاکیانە پێشکەش دەکرێت خەڵک چێژەکی لێ دەبینی و هەروەها لە داهاتوشدا بەهۆی ئەو با بڵێن ئەو بەرگانەی کە بەرگەی جۆرا زۆر و بەرنامەی هەمەڕەنگ و وا بەهۆی مایکە سوورەکەش بەڵاستی لە تا ئاوادان کردەوە مامۆستا بارزان بخۆی ناسراوە بەس من نەمەوێت زیاتر لێرە خۆی بناسێنێ ئەگەر تۆ خۆت بۆ ئێمە و بۆ بینەرانیش بناسێنی من لە ماوەی 5 ساڵە لە کەناڵی دیمە کار دەکەم و پێشترش ئیشمان کردەوە چەند بەرنمەیەکی کۆمیدیم لە کەناڵی دیمەن پێشکەش کردەوە و چەند بەرنمەیەکی هەمەڕەنگ بە لەگەڵ ستافی ئازیزی کەناڵی دیمەن توانیمانە وەکو کەناڵێکی خێزانی بابەتی زۆر گرنگ پێشکەشی خێزانی کوردی بکەین و لە داهاتوشدا پرۆژەی زۆر جوانی خێزانیمان هەیە دەتوانن لە دەوری کەناڵی دیمە کۆیان بکەینەوە دەستەکان خۆش مامۆستا شتێکی خۆشم بەباز ناکەی وەڵی شتی خۆش زۆرە بە تایبەتی لە کاتی تەسوورکردنی بەرنامەی گەرمەسات و زۆربەی بەرنامەکانوا مسەوەڕەکان لە دواوە پێ دەکەنن شتەکان زۆرن نازەم لەو دەمەی باسی کامەی لۆ وڵی تر بەدڵی خۆ دەگەر دەنگشت خۆشە گۆرانیمان بۆ بڵێ وڵی ئەوە کاکە حەمەی مەولود لە گەرمەسات یەک لە ئەکتەرەکانە وەڕاستی هەم دەنجی خۆش هەم ئەکتەرێکی باشە دەمەچکە لێرە پرۆگرامێک پێشکەش دەکەین حەمەی مەولود گۆرانیشی زۆر خۆشتان لەو پێشکەش دەکە تۆ بۆ من ناڵێ ئەخ دەنگم ناخۆشە ئەوە دیار دەزانی لەگەر کاکە یونسی باشە مادەم بەسەراتێکی خۆشم بۆ بگێڕەوە وڵی لە ناو گەرمەسات بۆ نمونەیان لەسەر حیاتی خۆت بێ ڕوویدا بە شتێک بێ لە فکرت بێ بیرت نەچێت دایمەن ئەمە بۆ نمونە پلان لە بۆ ئیشەکان دادنین بۆ نمونە دەبی با بڵێن دەبی هەفتی ئێوارە تەواوی بەڵام کاتێککە ئەکتەرێک زۆر دووبارە دەکاتەوە یان حیوارەکان جوان نایڵێ ئێمەش هەر دووبارەی دەکەینەوە دووباری دەکرد ناوم لێ ناینە جەمعاتی ئیمساچی ینی هەتا پاشیوێ ئەوە هەر دووبارەی دەکاتەوە و ئەمەش هەر دەبی یا لێلی گاز بکەین دەستەکان خۆشم مامۆستا جەم باشە بەم پرسیارێک لە تۆ بکەم لە چ بوارێک زۆر باشی وەڵام من لە بواری هونەری زۆر باشم پرسیاری هونەریمان نییە ئەمڕۆ باشە شانسیمە گشتیمان هەیە گشتیمان هەیە پرسیارێکی گشتی لەکەم ئەگەر زانیت ئەبیتە خاوەن خەڵات بزگەر نەتزانێمە چاڵنجێکەکەین زۆر باشە بەس چالنجی قورس و شتیوان نانە چاڵنجەکانمان خۆشن تااقەتمان نییە چالنجی قورس و نانە قرس نییە باشە سیارەکەش دەردەچی یعنی ئەگەر بزانانی و کاتە ناوتەکەنی ناو تیر و پشکەوە باشە باشە کۆنتترین جۆری وەرزش چ جۆرە وەرزشێکە کۆنتترین جۆری وەرزش وەڵاهی ئێستا بگۆ بە کۆنتترین شان و پێم دەگوتی بەڵام کۆنتترین جۆری وەرزش کۆنتترین جۆری هوەرەکەمان پێ بڵێ کاتە کۆنتترین جۆری وەرشەکەشمان پێ بڵێ یان ئەگەرنا من دوایی من و تۆ گزیەکەکەیم با کامیرە نەزانێ پێڵە وەڵاهی حەز ناکەم پێم بڵێ حەزەکەم حەق خۆم بزانم باشە ئێستا پێم بڵێ کۆنتترین جۆری وەرزش چییە جۆدۆ نییە جۆدۆ چییە جۆدۆ یاریەکەم هاوی جلە سپیەکە لەبەر دەکە وەکو کۆنفۆوانێ من ئاسانکاری بۆ بکەم سێ هەڵبژاردنت ئەدەمێ باشە وەرزش لە جۆری ڕاکردن وەرزش لە جۆری مەلەوانی وەرزش لە جۆری یاری بالا مەلەوانی مامۆستا گۆڕە مەلەوانی نەبی ڕاکردنە کردنەتەوە دەستەکان خۆش هەرچەندە ئاسانکاری لۆکردن بەڵام ئیدووەم زانێ ئەو مهمتر یاریەکی تازەترە لەوان زانیم لە نیە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مامۆستا گەر شتێک هەبێ پێمان بڵێ زۆر سپاسان دەکەم ئینشاڵڵا لە دوای ڕەمەزان گەرمەسات بە پڕگەی جیاواز دەست پێ دەکەینەوە چاوەڕوان بن سوپرایزمان هەیە
دەستەکان خۆش مامۆستاگیان ئێرت ئاوادان کردەوە گەلک سوپاس، دەستەکان خۆش ڕێزم. بەگەر ئەگەر هاوکارانم ڕێز. خەڵاتەکەمام دەنێ مامۆستاگیان پیرۆزت بێت تۆ بووی بە سەلامەت. خاوەن بڕی 25,000 دینار لە هۆم ئیستانبول دەتوانێت بچی بازاری خۆتی پێ بکەین زۆر سپاس لە بۆ هۆم ئیستانبول و هەموو سپۆنسەرەکان کە لە مانجی ڕەمەزان سپۆنسەری بەرنامەی مایکە سوورەکە و بەرنامەی خەڵاتی ڕەمەزان ئینشاڵڵە لە دوای ڕەمەزانیش بەرنامەی زۆر زۆر جوانترمان هەیە ئینشاڵڵە بە بەرگەی جوانتر بە بەرهەمی جوانتر دێینە خزمەتی بینەرانی عزیز. دەستەکان خۆش مامۆستاگیان زۆر سپاس زۆر مەمنون.